ئەمە ئەکرێ بە ترشە هەنا ئەوە دوو دەستگامانەیە یەکێکیان هەنارەکە داهاتەکەنە یەکی کیشانەی کا بە ئاو دوای تەڵفەقی فڕایاتە دەرەوە دەنگە هەنارەکەی دەنکە هەنارەکەی وشکەکرێتەوە لەگەڵ تۆکڵەکەی شاوەکو کە ئەبرێ بۆ ئاژەڵەکان هی وایە ئیبا وشکێکاتەوە ئیتر هی وایە بەمەکی نەباریەکە وەڵا بۆ ترشە هەنار بەکارهێنرێ ئیسە مشتەریمان بۆ هاتبوو ئەوت خۆم دایەتەکیانم وشکەکەم و ئاوەکە یەگرم و وشکێکەکەمەوە بۆ ترشە هەنار بۆ زستانانی تر خەڵگەی خوا خەڵ جاران بەدەستەی کرد ئیسە دەستگاکە هاتووە ئاسانکاریە بۆ خەڵک ئێمە لە هەولێر و لە گەرمیانی شۆ خەڵکێ بۆ ئێرە بۆی بکەین بە ئاوی هەنارەکە جاران لەوەیە چەپارەی بکردە بەس خەڵک ئەگەر خۆی باری کا وشکی کاتەوە لەوەیە چەپارە بکات. وڵای ئەو تۆکڵ و ترشە خەڵ ڕۆژانە حیوانداریە لێرە باریەکە بۆ مانگا بۆ بزن و بۆ خەڵ و بۆ مریش وشکێکەن و ئەیبەن و ئێمە بەکاری نایەن چونکە ئێمە تووڕی